شكرا خويا دابا ما تسكر بيتنا. دايا ماشي دايا چی ودتی؟ دايا چی ودتی؟ قصة كان بجوجنا مبلا بدبخت بو تبع تلفوني قواريكم والله نينا جان آرا ئێستا داکت ڕۆیشتە دەرەوە هەرچ لەم پرسی گوتم دایا بۆ چۆ دەڕۆی وەڵامی نەدامەوە لۆ دیسان شەرتا کردیا نا بەخوا هیچ نەبووە پاشە ڕۆی شتێک و قسەی نەکردیا نا هیچی نەگوت گوتم دایا دەڕۆیە چێندەر وەڵامی نەدامەوە ئێستا پێم بڵێ من چ بکەم ئەو نە تەلەفۆنیە نە هیچ ئەمە چ بکەم ئێستا کو داکەم ببینمەوە بە قورئان سوزانم نازانم بۆ چۆ ڕۆی نازانم باشە باش داخەتو ئێستا تەلەفۆن دەکەم بزانم لە چێندەرە باش بەدبەخت بوو قسەکانمی جۆرە نەبوو بێ خۆیە السلام عليكم. يا أخوة بخير بي توين دايقة يا أخوة بخير بي فرموا زور خوش حالهم يا أخوة بخير بي. السلام عليكم. سامان جانكوي. ماشي بخير بيت. بخير بي دايقة. يا أخوة بخير بي سلام جكتم. يا أخوة بخير بي دايقة. زور خوش حالهم. دايقة بخير بي. خوش بي سامان جان. أخوة بخير بي عودانت كردوا. قربانت بخير بي أخوة سر شاو. جاني من. بود يارنيت. أوني هاتي ما ميوني هتاي. أي يا أخوة بخير بي عودانت كردوا. قربان بمسامان. حل مالك رونا كردوا مالك. قربان بإيوه هناك. خو يك روج ودو روج نية. نا والله. أي يا أخوة بخير بي. جوابك رجناك. خدمتي دايكتكي. چی ویست بۆ یەکەی داوای چاوتی کرد بۆی دەرکەبی دەرێ ئەوە دایکمانە باشە هەر چی ویست بچووک تا گەورە پێت نەکرا پێم بڵێ من لە هەر شوێنێ بۆی ئێنم باشە قوربانم ئامانەتی خوابی خوا لێ تێک نەدا لە خزمەتان دایکیانەوە بەڕاستە قوربانە بوو سکاڵا بەس با بچینە ئەو دیوای ئیشم پێێتە باشە باش داجا لەسەر ئیزنت ئێستا دێم بڕۆ بە قوربان بڕۆ بزانە چی دەوێت خوا لێت بەزیادی بەسنیەوە ئەو کچەشم هەیە چیە؟ جۆ بگرە سکاڵا دایکت یەک دەقە لێرە نامێنێت دەنگت نزم کە باگوێ لێ نەبێت وامەکە سامان بەلایانی کەم بە هەفتەیەک بمێنێتەوە ئەوە بە من ناکرێت یەک دەقە لە ماڵە نەمێنێت دەنگت نزم کە هاوار مەکە گوێ لێ دەبێت چۆن دەری ئەەکەی ئەوەیان کەیف خۆتە ئێستا بڕۆ دەریکە یەک دە سکاڵا جۆ بگرە یەک دەقە لە ماڵ نەمێنێت هاوار مەکە گوێ لێ دەبێت هاوار مەکە من مێردی تۆم ئەوە دایکتە کاتە خەسووی من وەکو دایکم وایە بەڵام لێرە نامێنێت چونکە خەدری لە تۆ کردووە تکایە خوا با بمێنێتەوە جۆشم لە دەنگت نەبێت تەواو وامەکە سامان با بمێنێتەوە تکایە جۆم لە دەنگت نەبێت دەنگی گیان ئەمنەڕۆ کچە بۆ کوێ دایکە پێویست ناکە بە خۆم جێم لە هەموو شتی و تکایە پێویست ناکە بمێنەوە دایکە گیان خوا بمێنەوە دایکە بڕۆ کچە بڕۆ ماڵی لەسەرە من تێکمەتە بڕۆ سامان